پەرلەمانی عێراق لە بودجەی ساڵی 2016 بڕیاریدا لە سەدا 3 موچەی فەرمانبەرانی عێراق کەم بکاتەوە و بێخاتە سەر پشتی حەشدی شعبی لە بودجەکەدا. بەپێی ئەو یاسایە موچەی لە سەدا 3 فەرمانبەرانی کەرکووک دەدرێت بە حەشدی شعبی. لە بەرامبەریشدا 50 پەرلەمانتاری عێراق ئیمزایان کۆ کردوتەوە بۆ ئەوەی ئەو ناوچانەی پێشمەرگە دەیان پارێزێت و لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمن ئەو لە سەدا 3 موچەی فەرمانبەران بدرێت بە هێزی پێشمەرگە. خۆی لە ڕاستیە ئەو پرۆژە یاسایی کە هاتە پەرلەمان کە دەبوو لە سەدا 3 موچەی موچەخۆرانی عێراق بۆ حەشدی شعبی سەرف کرێ و دیارە ئێمەش وەکو نوێنەرانی کورد ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە داوامان کرد سەرف کرێ بۆ پێشمەرگە ڕەزامەندی وەرگیرە مایە ئەوەی ئەو ناوچانەی کە بەتایبەت شوێنێکی وەکو کەرکووک و ئەم منطقانێکەوە هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان دەیپارێزێ داوای ئەوەمان کردووە کە ئەو لە سەدا 3 بۆ لە موچە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان سەرف بکرێ نەک بۆ حەشدی شعبی ئەوەش لەبەر ئەوەی بە دەلیلی ئەوەی کە لەم منطقەیە حەشدی شعبی نییە و پێشمەرگە ئەم منطقەی پاراستووە و کە تا ئێستاکە خاوەن سەدان شەید و هەزاران بریندار دوای هاتنی داعش بۆ بەشێک لە خاکی کەرکووک سوپای عێراق شوێنەکانی خۆیان چۆڵ کرد و هێزی پێشمەرگەی تێدا جێگیر بوو. لە ئێستاشدا نزیکەی 2 ساڵە هێزی پێشمەرگە ئەو سنوورەیان پاراستووە و چەندین شەید و برینداریان داوە. وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە زیاتر ڕوویدەمانەگەینە حکوومەتی هەرێم کەوا موچەی پێشمەرگە چاک بکات. بەڵام ئێمە لە هەمان کاتیشا وەکو حکوومەتی ناوەندیش ئێمە بەشێکین لە مەنزومەی دیفاعی عێراقی لەو ڕوانگەیەشەوە ئێمە حەق عێراق بچی هێزی پێشمەرگەی کوردستان دابینکە بەڵام داخەوە ئەمە تا ئێستا نەکراوە. پێشمەرگە نەخرێتە ناو مۆزوعی موچەی فەرمانبەران ببڕدرێ بدێ بە هێزی پێشمەرگە بەڵام لەگەڵەوەشا کە ئەمڕۆکە لە عێراقا بکرێت ئێمە وەکو من بەتایبەت وەکو شاری کەرکووک ینی هێزی پێشمەرگە کەرکووکی پاراستووە بابێن هەموو خەڵک شایدی ئەوادا هەموو ئەو هاوپەیمانەتی نێودەوڵەتی کە هەیە ئێستا دژ بە تیرۆر لە ناوچەکەیە ئەزانن کە چێ کەرکووکی پاراستووە. بە بیانووی ئەوەی عێراق لە جەنگدایە دژی داعش حکوومەت و پەرلەمان لە بودجەی ساڵی 2016 زۆرترین بەشە بودجەیان بۆ سوپا و حەشدی شعبی تەرخان کردووە. هەرچەندە بەپێی یاساکە لە سەدا 3 موچەی فەرمانبەران لە هەرێم دەدرێت بە هێزەکانی پێشمەرگە بەڵام سەرەتا پێویستە یاساکە بچێتە بەردەم پەرلەمانی کوردستان و ڕەزامەندی لەسەر دەرببردرێت ئەمجار لە هەرێم جێبەجێ دەکرێت. ئۆژین جۆڵا NRT کەرکووک.